کە هاتم بۆ کوردایی دڵ بۆ شتێکی تراتم بەڵام لێرە شتێکی ترم بینی بەجدی کۆمەڵێک کوردمان ناسی کۆمەڵێک کولتوری کوردی کە پێشتر نەمان بینی بوو بینیمان کە جێی شانازیە بۆمان کوردای دڵیش جێگەی شانازیە. گاتان باش. سلام بخیر هاتی. بخیر هاتی. سپاس بیزنتان. مصطفى جان. تاك مصطفى عزيز لا أولي مرحلة وفراو خان بو إمت واقعا سوربرايز كر برای لذتنا بر لسات و من اطمینانم حاصل کرد که تو با قدرت و کس و تحصیلی که کرده که لم زمینه تحصیل لمورد اپرا خودم حتما نتوانه آنگل کردیش بخونه. Questa quella per me pari sono acquenta tre dintorno mi vedo. من برای تو ما مستقلتر اکثرا نصایح خوشیانت و هر وقت دیمان مرحله به مرحله حاهات تبرو و خود نشان ده آخرین مرحله کلتا گروپ آخوان برحال تو چون موسیقی کارو کرده کاملا سینک بوی چه نظر ریتم و چه نظر ملودی و به نهایت سینک و شیرین وکی بیشه شکایتی ده انشالله که تو زمینگیر زندگی تا موفق بید من اونه سخت رای چه مثبت چه منفی اعلامی که دار برای تو ما مستقل هاین لخومت انشالله لمرحله بعدیه ببینی. زور سپاس بوی باش. موفق بی انشالله. زور سپاس دست خور. زور سپاس. پیروز باشه. سپاس عفو مامسای. پیرۆزان هەر سەرکەوتوو بیت. هەستە چۆنە کەم قۆناغەش بە سەرکەوتی تێپەڕن؟ هەستم زۆر خۆشە بووی کە سەرکەوتم بەڵام لەلایەک شەوەی زۆرم پێ ناخۆشە کە هاوڕەکانمان بەشێکیان جێمانێ هەڵن بەجددی ناخۆش. لە دڵنیاییەوە. لێرە بەدووە ئەبێت خۆتان ئامادەکەن بۆ لایف شەو ئایا تۆ چۆن خۆت ئامادەکەی؟ بەدڵنیایەوە ئەوەی تا ئێستا کردوومە لەوانێ بەدڵی خۆم نەبوو بێ بەڵام لە لایف شەوە ئەوە نیشانەیەم کە توانام بچەنە.